من تا سەریێسقان پشگیری ئێوەم کردووە، تا سەریێسقان پشگیری ئێوەم کردووە. و ئەو ئافرەتانەشی بە ناوی کچە مۆدێل و بە ناوی پێشکەوتنەوە کە دێن ئێوە فری و ئەدەن ئەڵێن حیساب بۆ پیاو مەکەن. باشە مادام خاوەن دەخل و خاوەن گیرفانی خۆتی حیساب بۆ پیاو مەکە، سوکانی خۆ بگرە و سیاری خۆ ڕێخوڕە پیاو بۆ خۆی بە هەر لە گوپی خۆی بات. کاتێک کە بە قسەی ئەوەکەی ژیانت هەروەکو ئەوی لێ دێت. ئەوە زانی لەگەڵ کێە ئەژێت؟ لەگە سەگێکا لە شوقەیەک 4-5 پشیلەی هێناوە لەگە پشیلەیە ئەژێت. تۆ پیاوەکەت بە سەگێک گۆڕیتەوە، بە چەند پشیلەیەکە گۆڕیتەوە، ئەکەویتە دوای ئەو ژیانە. ئەو ژیانێکی مزەیەفانەیە، ژیانێکی درۆینەیە، ژیانی بەرسناپ و بشاشەکانە. لە واقعدا ژیانێکی زۆر زۆر تاڵیان هەیە. پێکەنینی ئەوان بەس لە بەردەم شاشەکانە. شاشەکە نەماییتر گریان فرمێسکە سڕێت. تۆ زێ بە خۆتان نابشنەوە. با بە خانەوادەی کورد قەتوای بەسەر نهاتووە. چاران ئافرەت شەرمیە کرد لە پیاو کە پیاوەکەی دائەنیشت، یعنی بە قەدر و قیمەتەوە سەیری پیاوەکەی خۆیە کرد. کاکە هەڵ ئەسا خێرا، یعنی پەرداخە ئاوێکی ساردی بۆی ئەبێت، خێرا پەلاماری شتەکانی دەستی ئەدا، پیاوەکەی یاخوا بەخێر بیتەوە، بەخوات هەر دڵم لات بوو، ئەخوا ئەزانم زۆر زۆر ماندووی قوربانی تۆ بین، ئەزانم تۆ زۆر ماندووی، مناڵەکان قوربانی تۆ بن، تێگەی ئەلحەمدولیلە هاتیتەوە، ماڵمان چەند خۆشە بەبێتەوە، ماڵمان چەند ناخۆشە. کاکە ئەم وشانە بیڵەمە هیچی تێ ناچێت و پێویستە بزەبت ئەم شتانە بڵێ. با بە خۆشەویستی ئاوا دروست ئەبێت، خێزان ئاوا دروست ئەبێت، نەک ئەم سیر و پیازێکەوە ئێستا ژن و پیاو ئەیکا لە بینی یەکتریە. باشە کورە با بە ژن هەیە جەڵت بۆ پیاوەکەی لێدا، جەڵت بینی وێتی لە سۆشیال میدیایە ژن جەڵت لێدا، ئەمە جەڵت لێدا بۆ پیاوەکەی. باشە کاکەوە کارەساتە. تۆ ئەخە توازانی پیا و کاکە پیا و کائینێکە جۆڕاگرێ، ینی هەنێ شت هەیە تۆ نابێت تەجاوزی ئەو هێڵە سوورانە بکەیت. یعنی ئێوە ینی منە قسان لە خۆمەوە ناکەم، یعنی ژن هەبووە سەتەها جەڵتی بۆ پیاوەکەی لێداوە. بە گەواد بانگی کردو حاشە حەزری. کاکە خۆم گوێم لە ڤۆیسەکانی بۆڵێ مامۆستا گوێ لە ڤۆیسەکەی ڕاگرە، 100 جاپی ئەڵێ خوێڕی. باشە چەند جاپی ئەڵێ ناپیاو، ئەنجا دوای بە گریان و فیقان دیە ئەڵێ مامۆستا بەس دڵی پیاوەکەم ئاشتەوەکە. بابەت تۆ ئافرەتی حرمت لە خۆت بگرە، دەستی باوکت ماچ کراوە، دوو خێڵ بوونە بە خزم، خاڵۆ و مامۆ هەمی تێکەڵ بووە. ئەم مناڵانە سەرگەردان مەکە، سوار ڕقی خۆت بوویتە و لوتت لێ بەرزەوە کردووە و ئیتر لوتت لێ، یعنی پێت وایە بابەوە پیاوە ڕیجال و قەوامون عەلە النیساء. پیاو سەرکردایەتی ماڵەوە ئەکات. کاتێک کە مناڵێک شتێکە چێتە قورگێەوە، ژنەکە لەو دوورەوە بەس لە خۆیەدا وای لە خۆیەدا، پیاوەکەیە پەلاماری ئەدا و خێراشتەکە لە قورگی دەرەکە، پیاوەکەی و پەلاماری ئەداوی کاتە ناو سیارەوەی خوێنێ بۆ خەستەخانە. دروستکردنی ئەم هەموو بینا زەخمە کێ ئەیکات؟ پیاو ئەیکات. با بە پیاو حەماڵی ژنە لە کۆتاییە، دەتیە بگەن. با بە ئەم ژیانە وەڵڵا ئەرکە قورسەکەی لەسەر پیاوە، پیاو حەماڵە، کارەکەرە، نازانم ناوی چییانێن. باشە کرێکاری ئافرەتە، ئافرەت لە ماڵەوە پەروەردەکارە، مناڵ پەروەردە ئاکات. با بە وەڵڵا بەو خوا بیرمێت، نازانم دایکم گوێی لێمەیان نەم، دەستی ماچەکە. وەڵڵا چەند جا باوکم هاتۆتەوە لە ئیش. باشە چەند جا باوکم هاتۆتەوە لە ئیش، ئەوە نە باوکم ماندوو بووە، باشە دایکم وتۆتی ئەترسم ئەم نانەی ئێمە ئەیخۆین حرام بێت. باشە ئەوەندە هیلاکەتی باوکمی بینیوە، ناڕەحەتی باوکمی بینیوە. باشە کە کاتی هاتۆتەوە هەموو گیانی لە چیمەندۆ لە قوڕا بووە، بە عارەقەوە بە هیلاکەت و بە شەکەتی و هەناسە بڕکیەوە هاتۆتە ژوورەوە. یعنی تۆ سیرکە با بە ژن ئەبێ ئەو هەستەی لا دروست بێت، ماندووبوونی پیاوەکەی لا گرنگ بێت. با بە ئەم پیاوەی تۆ تا ئێوارە خەری کرێکاریە، لە بەیانەوە تا ئێوارە لەسەر دوکانە، لەگەڵ ئەمە ئەڵێ لەسەر 1 دینار لەسەر 2 دینار لەگە خەڵکا مناقەشاکە بۆت بۆی بکاتە پارێک و بکاتە قورگی خۆت و مناڵەکانتەوە، بۆی تۆ جنێکی جوانت لە بەرابێت، بۆی ماڵێکی جوانت هەبێت. ئەمە حەقیقەتە، ئەمە پشگیریە بەخوا، پشگیریە بۆ تۆ، ئەمە پشگیریە بۆ تۆ ئەگە خۆت بزانیت. من ئەمێ ماڵت لێ نەشێوێت، ئەوەی کە پمپت ئەدا و هانت ئەدا ئەڵێ لەگەڵ پیاوەکە تا خراپە ئەتکاتە سەر جادا. بابە 1 ڕۆژ بڕۆیتە ماڵی براکەت، ڕێزت لێ ئەگرێت، 2ەم ڕۆژ براژنەکەت لە چریا بە یەکە. باشە 3ەم ڕۆژ ئیتر هەردووکیان وتی چیەکە لێرە بۆ ناڕاتەوە بۆ لەگەڵ پیاوەکەی ئاشتەوە نابێ، براکەش تۆ ناگرێتە خۆی. خودی باوکت ئەڵێ ئەگەر ڕەسەن بوویتایە خۆت بە تەلاقدان نادا، ئەگەر ئافرەتێکی چاک بوویتایە لای مێردەکەی خۆتە بیت. دایکت باشە
واللهی عیدەت تەواو نابێت بە دوای پیاوە ئەگەڕێ بۆی بدا بەشوو. باشە ڕێزی لێ بگرە. من زۆرم بە پیاوتووە، ئەوەنم بە پیاوتووە باوەڕتان هەبێ شتی زۆر ناشرینیان بەرامبەر بە منوتووە. کاکە مەلا هەیە خەتیب داعی شتی زۆر ناشرینی بەرامبەر بە منوتووە کە من گوایە من زۆر پشتگیری ئافرەتم کردووە، زۆر لەسەر پیاو قسەم کردوتومە لەگەڵ شنا باش بن. بۆی ئێستا سەری ئێوەیە، عەساکە بەدەست ئێوەیە، سوکانەکە بەدەست ئێوەیە. ئێوە ئەتوانن قیادەی بکەن، ئێوە ئەتوانن جڵەوی پیاوەکانتان بکەن. ینی بەسێتی بەڕاستی بەسێتی پیاوەکەت ئەڵێ ئەو جلە شەرعیە بکە بەرت ئەوە بکە بەرت. پێی خۆش نییە بۆ لەگە فڵانە کەسا قسە بکەی قسەی لەگەڵا مەکە. کاتێک جەڕەسێکت بۆ دێ نامەیەکت بۆ دێ ئاوا با کراوە بێ لە بەردەستی پیاوەکەتە، با کراوە بێت، با گومانت لێ نەکات، ئەسڵەن با کۆدی هەر نەبێت. هەموو کاتێک ئاوە بکە پیاوەکەت دانیشت بە سەربەرزانە و مۆبایلەکەت لە بەردەستیا دانیە. تێگەی نەک جقەیە لەگەم ئەم مۆبایلەوە هات و ڕاکی بۆ ژوورەکەی تر. کاکەوە هەموو کەسێک گومانت لێکات. باشە قەیچێکە لەگەڵ برادەرەکە تا قساکەی هەر کەسێکە لەگەڵ ڕەفیقەکەتایە هەر دراوسێکەتە لەگە هەر کەسێکایە خوشت تا دایتە بە ئەو بیزانێت. باشتی پەنهانتان نەبێت. هن لیباس لەکم و ئەنتم لیباس لەهن. ژن و پیا و بەرگن بۆ یەکتری، بەرگن یەک جەسەدن یەک جەسەد، نابێشتی لێ بشاریتەوە. گیرفانی تۆ گیرفانی ئەوە، خۆشیەکانی تۆ خۆشیەکانی ئەوە. بۆ مەگەر ژن و پیاو کاتێ لە ماڵە ئەبن خۆشیەکانیان بەشەکەن لە بینی دراوسیەکانیانە. ها خۆشیەکانتان هەر هەردووتان نایبینن، هەر هەردووتان تام و چێژی لێ نابینن. بۆ ئازانی براو خوشکەکانت تام و چێژ لە خۆشیەکانی ئەوە بینن. نە غەریزەیەکە هەردووتان هەستی پێەکەن. دەی بۆچی ئەسرار و نیهێنیتان لە یەکتری شاراوە بێت؟ چەندێکت هەیە باش نەکەت بیزانێت چی لە گیرفانایە، چی داوە بە چیت سەرف کردووە با نهێنی نەبێت. با بە کێشە لەمەوە سەر هەڵەدات، کێشە لەمەوە سەر هەڵەدات. تەمەنا ئەکەم ئەم قسانم جێگەی خۆی گرت بێت.